تەوەری دووەمی چاوی واشنتنی ئەمڕۆمان سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکایە و لە مانگی یازدەی داهاتوودا دەنگدەرانی ئەمریکایی دەچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ بۆ وڵاتەکە. هەتا ئێستاشی لەگەڵدا بێ پێدەچێت کاندیدە سەرەکیەکانی ئەو هەڵبژاردنە بریتی بن لە جۆ بایدن سەرۆکی ئێستای ئەمریکا و هەروەهاش داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا. هێرۆ زەنگەنە لە بەشی کوردی دەنگی ئەمریکا میوانی ئەم تەوەرەمان دەبێت و هێرۆ سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونن. سپاس. بە لە ڕاوەرگرتن گشتیەکانی ئەمریکاوە دەست پێ بکەین. ئەو ڕاوەرگرتن گشتیانە چیمان پێ دەڵێنە تا ئێستا؟ بەڵێن ئەگەر ئێمە لە دوایین ڕاوەرگرتنی گشتی گەورەوە دەست پێ بکەین کە بەم دوایانە لەلایەن کۆلیژی سینا و هەروەها ڕۆژنامەی نیویۆرک تایمز ئەنجام درابوو لەم ڕاوەرگرتنەدا دەڵێت کە ڕێژەی پشتیوانی بایدن بە ئەندازەیەکی زۆر دابەزیوە. بەڵام من بەراورد کراوە بە ڕێژەی پشتیوانی داناڵد ترامپ کە یەکێکە لە پاڵێوراوەکان بۆ بوون بە کاندیدی سەرەکی کۆماریەکان لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتیدا. جا بەپێی ئەو ڕاوەرگرتنە بێ کە زیاتر با بڵین لە ویلایەتانە بووە کە ئەو ویلایەتانەی با بڵین ویلایەتەکانی جێگای مشتومڕن یاخۆ توانین بڵێنە ویلایەتانی کە دەنگەکان تیایدا دەگۆڕێ زیاتر لەو شوێنانە بووە پرسیار لە دەنگدەرانی ئەو شوێنانە کراوە کە ڕێژەی بایدن بە شێوەیەکی بەرچاو کە لە ویلایەتانە لە هەموویە پێشتر بایدن سەرکەوتنی بەدەستهێنا لە هەڵبژاردننی ڕابردوو ئێستا ڕێژەکەی دابەزیوە. ئەو ویلایەتانە مەبەست لە ویلایەتە سەرەکیەکانە لە دەنگدانە بە خۆت دەزانی لە هەموو هەڵبژاردنێکی ئەمریکایە بە تایبەتی سەرۆکایەتی ژمارەی ویلایەت هەن ئەمانە دەنگی یەکلاکەرەوەیان پێدەوترێ. لەوێدا ڕاوەرگرتنە گشتیەکان لە ویلایەتانە چی دەڵێن؟ بەڵێن بێگومان ینی کۆمەڵێک ویلایەت هەیە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کە ئەم ویلایەتانە دەنگەکان دەکرێت بگۆڕێ. بۆ نمونە ویلایەتێکی ئێمە گەر سەیری ویلایەتێکی وەکو ڤێرجینیا بکەین هەڵبژاردننی ڕابردوو کۆماریەکان سەرکەوتنیان بەدەستێنا دوایین هەڵبژاردن کە کرا دیموکراتەکان سەرکەوتنیان بەدەستێنانی دەنگەکان با بڵین ئەوە نییە ویلایەتێک بێ وەکو بۆ نمونە ویلایەتێکی وەکو کالیفۆرنیا دەبینین کە هەمیشە دیموکراتەکان لەوێ سەرکەوتن بەدەستێن خەڵکی کالیفۆرنیا زیاتر لیبراڵن. ئەم ویلایەتانە بە پێچەوانەوە دەنگەکانیان دەکرێت گۆڕانکاری تێدا بکرێ. ئەم ویلایەتانەش کە لەم ڕاوەرگرتنی نوێیە کە تیشک خراوەتە سەریک و کە ویلایەتە هەرە گرنگەکان بۆ هەڵبژاردننی ساڵی داهاتوو لە قەڵەم دەدرێ بریتە لە ویلایەتی نێڤادا، جۆرجیا، ئەریزۆنا، میشیگەن، پێنسیلڤانیا و ویسکانسن کە لەم ویلایەتانە لە ڕابردوودا بایدن سەرکەوتنی بەدەستێنا بوو. بەڵام ئێستا لەم شەژ ویلایەتە لە پێنجیان ترامپ لە پێشە و بە ڕێژەیەکی زۆریش لە پێشە یعنی نەک بڵێن بە یەک خاڵ و ئەوە بێ و هەروەها تەنها لە ویسکانسن نەبێ لە ویسکانسن تەنها بە ڕێژەی لە سەدادو یاخو بە دوو خاڵ ببوورە بە دوو خاڵ لە پێش ترامپە. بەڵام لە ویلایەتەکانی تر بۆ نمونە لە ویلایەتێکی وەکو نێڤادا کە سەرکەوتنی تێدا بەدەستهێنا بوو بەڵام ئێستا دە خاڵ زیاتر لە دوای ترامپەوەیە و ئەم با بڵین ئەم ڕاوەرگرتنە ڕاستە ناتوانین بڵێن ڕاوەرگرتنەکان بە شێوەیەکە کە ئەمە گوزارش لە تەواوی دەنگدەرانەکە بەڵام ڕێژەیەکی بەرچاو خەڵک لەم ڕاوەرگرتنانەدا بەشداری دەکەن. باشە ئەگەر گوزارش نەکات چەندێجێی متمانەن ئەمە هەمیشە پرسیار بووە چکە کاندیدەکان هەمیشە پەنا دەبەنە بەر ئەو ڕاوەرگرتنانی کە لە بەرژەوەندی خۆیان بووە نەک بڵین بە گشتی بێن باسی بکەن. بەڵێن هەمیشە بێگومان ینی کە ڕاوەرگرتنێکە گرێ بۆ نمونام ڕاوەرگرتنی کە من ئاماژەم پێکرد 3662 کەس بەشداری تێدا کردووە. ئەمە ڕێژەیەکی زۆرە و چەندین ڕاوەرگرتنی تریش دەکرێت بۆ شێوەیە کە با بڵین لەناو ئەو خەڵکی کە کار ئەکەن لەناو ئەو با بڵین چینەی کۆمەلگا کوێن ئەمانی کە وەڵامە دەنەوە هەوڵ ئەدەن کە ئەم شوێنانی ڕاوەرگرتنەکانەکەن گشتگیر بێ ڕاوەرگرتنەکان بێگومان ینی هەمیشە دەگوترێت کە ئەمە با بڵین نرخێکی زۆری هەیە ئەم ڕاوەرگرتنانە تەنانەت ئەو کەسانی کە دەشکشێنەوە پشت بۆ ڕاوەرگرتنانە دەبەستن ینی زۆر جار کە دەکشێنەوە لە هەڵبژاردنەکان یاخود ئەمە زۆر گرنگیشە بۆ ئەوەی کوێ پشتیوانی لە کام کاندیدەکە. بەڵام لەگەڵ ئەوەشدا کە بیر لە ساڵی 2016 و هەڵبژاردنەکەی نێوان دۆناڵد ترامپ و هیلاری کلینتن دەکەینەوە ینی تەواوی ڕاوەرگرتنەکان جارێکی تر دەکەوێتە ژێر پرسیار لەبەرەوەی ئەو کاتە ینی ئەگەر بەپێی ڕاوەرگرتنەکان وایە دەنگەکانی هیلاری کلینتن لە ویلایەتە گرنگانەدا
دەنگەکانی زۆر لە پێش بوو بەڵام دواییش بینیمان ئەنجامەکە چۆن بووکە دانالد ترامپ بەڵێجا بەوەی ئێستا ینی خەڵکەکە وای لێ نەهاتۆتەوە بە تەواوەتی متمانیان بە ڕاوەرگرتنەکان هەبێ بەڵام لەگەڵ ئەوەشە تەماشاکرێن و ینی گرنگی خۆیان هەیە. هێرۆ لەم ماوەی ڕابردوودا هەڵبژاردن لە چەند ویلایەتێک یا لە چەند ستانێکی ئەمریکادا کرا، ینی بۆ نمونە لە ستانی ڤرجینیادا دیموکراتەکان توانیان کۆنگرێسی ستانی ڤرجینیا بەدەستبێنن ببنە زۆرینەتیایدا. ئەو هەڵبژاردنانە کە کرا لەو ژمارەستانەدا دەکرێت وەکو پێوانەیەک سەیری بکەین بۆ هەڵبژاردننی 2024 سەرۆکایەتی؟ هەندێک کە زوای لێکەدەنەوە بەڵێن بەڵام ئەگە لە من بپرسینە لەبەرەوەی زۆر جاربینی ومانە ینی ڕاستە ئەمە سەرکەوتنێکی گەورە بوو بۆ دیموکراتەکان لەم هەڵبژاردنەدا سەرکەوتنێکی زۆریان بەدەستێنا بەڵام زۆر جاریش بینی ومانە تەنانەت لە هەڵبژاردننی سەرۆکایەتیشە دەبینی سەرۆک دیموکرات هەڵەبژێرێ بەڵام کۆنگرێز دەبێتە کۆماری یاخود سینات دەبێتە کۆماری ینی مەرج نییە دەنگدەر کاتێک کە ئەڕوا دەنگ بدات با بڵین بە تەواوەتی کۆماری یا دیموکراتی لە مێشکابێ لەوانەیە ئەو کەسە بۆ کاندیدە دەنگەدا بەڵام ئەمەش لەگەڵ ئەوەشا ئەمە سەرکەوتنێکی گرنگ بۆ ویلایەتی ڤێرجینیا ئۆهایۆ زۆر شوێنی ترکە بوو بەڕاستی بۆ دیموکراتەکان سەرکەوتنێکی گرنگ بوو لە ڕۆی زۆر یاساوە کە لە ویلایەتەکانە جێبەجێ بکرێ بە تایبەتی بەم دواییانە کە با بڵین گرفت دروست بوو بۆ یاسای بابڵێن ڕێگەدان بە منداڵ لەباربردن بابڵین ئەمە سەرکەوتنێکی زۆر بوو بۆ دیموکراتەکان کە لە هەندێک ویلایەتدا ڕێگری لەوە بکەن کە بابڵین ڕێگری لە منداڵ لەباربردن بکرێ. هێرۆ من دەگەڕێمەوە بۆ لات دەچینە ژمارەیە بابەتی تر لەسەر هەر هەڵبژاردن. هەڵبژاردنەکەی ساڵی 2024 لە زۆر ڕاهەندەوە جیاواز دەبێت. بۆ نمونە دانالد ترامپ کە یەکێکە لە کاندیدەکان ڕوبەڕووی ژمارەیە دادگاییکردن بۆتەوە هەروەها لە ناو دیموکراتەکانیشدا ناڕەزایی و ڕەخنە هەیە لە سیاسەتەکانی سەرۆک بایدن. هەردوو کاندید ئەگەر بچنە هەڵبژاردننی گشتیەوە کە هێشتا نازانین بەڵام ئەگەر چوون ئەوە هەردووکیان پۆستی سەرۆکی ئەمریکایان هەبووە هەردووکیان خاوەنی بڕیاری سیاسی بوون و لەگەڵ یاسادانەراندا کاریان کردووە و خاوەنی بڕیاری سەرۆکایەتی بوون شێوازی سەرۆکایەتیەکانیان کە پێویست دەکا ئەمانە ڕوون بکەنەوە بۆ دەنگدەران ئەم هەڵبژاردنە جیاوازە بابەتەگەلێکی جیاواز دێنە ئاراوە ڕێگەی جیاوازی پەیوەندیکردن و ئاڵنگاری جیاوازیش دێنە ئاراوە دەبێ هەردووکیان وەڵامی پرسیارەکان بدەنەوە لەسەر بەڕێوەبردن جا ئیستا سەرۆک بایدن لە کۆشکی سپیە و سەرۆک ترامپیش لە دەرەوەی ئۆفیسە و زۆریش تووڕەیە لەم بەڕێوەبەرایەتیە. لە ئێستاوە تا دەگەینە ساڵی 2024 وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن دەبێتە سەنگی مەحەک بۆ جۆ بایدن. Right now, Biden's hopes are hanging on things that are beyond Biden's control. لە ئێستادا هیواکانی بایدن لەسەر ئەو شتانەیە کە لە دەرەوەی دەسەڵاتی خۆیدان وەک گوناهبارکردنی دانالد ترامپ لەلایەن دەستەی سوێندخۆرانەوە یان بابەتی تەمەنی بایدن خۆی هەر بۆیەشە پێویستی بەوەیە ڕێگە بدۆزێتەوە بۆ گەیاندنی پەیامەکانی و کۆنتڕۆلکردنی هەڵمەتەکەی هەر بۆیە پێویستە زۆر بە خێرایی ئەوە بگۆڕێت لەم ماوەی داهاتوودا تا دەگەینە ساڵی 2024 و دەستپێکردنی هەڵبژاردننی بەرایی دیموکراتەکان جا ئەگەر تا ئەو کاتە ئەو گۆڕانکاریانە نەکات ئەوە ڕوبەڕووی ئاڵنگاری گەورە دەبێتەوە لە هەڵبژاردنە بەرایەکانیش و لە هەڵبژاردننی گشتیشدا. لە هەڵبژاردنەکەی ساڵی 2020دا ڕێژەیەکی ئەجگار گەورەی دەنگدەر بەشداریان کرد لەو ڕێژەیەشدا ژمارەی هەر زۆریان بریتی بوون لە گەنجان کە گۆڕانکاریان دروست کرد لە هەڵبژاردنەکەدا. پێم وایە بینیمان لە هەڵبژاردنەکانی میدتێرمدا گەنجەکان بەشداریان کرد و جیاوازیشیان دروست کرد لە زۆربەی ناوچەکاندا ئەمانە ئەوانە نیەن کە نایەنەوێ گۆڕانکاری بکەن وەک دەبینین کاردانەوەیان هەیە و بابەتی سەرەکی جیاوازیشیان هەیە بەڵام گرنگە ئەم گەنجانە بە ڕێژەیەکی گەورە بەشداری بکەن هەر بۆیە پێویستە زووتر دەست بکرێ بە قسەکردن لەگەڵ گەنجەکاندا و بکرێنە بەشێک لە وتووێژەکان تا بزانن بابەتەکانیان بە هێند وەردەگیرێن پێم وابێ خۆشیان دەزانن کە توانیویانە لە هەڵبژاردننی ڕابردوودا گۆڕانکاری بکەن ئیتر دەمێنێتەوە بزانین دەنگدانی ئەم جارەیان چ جۆرە کاریگەریەکی دەبێ.
هێرۆ بێگومان لە هەموو هەڵبژاردنێکدا ژمارەیە فاکتەر هەن کە دەبنە شتێکی بنەڕەتی لە لای دەنگدەر بۆ ئەوەی دەنگی خۆیانی لەسەر بدەن بۆ هەڵبژاردننی 2024 چ فاکتەرێک لە هەمویان گرنگترە؟ بەڵێن پێم وابێ هەڵبژاردننی هەمیشە بەلای ئەمریکایەکانەوە ینی ئابووری ڕۆڵێکی گرنگی هەبوو یەکێک بۆ لەو شتانەی کە خەڵک لەسەر بنەمای ئەمە دەنگی خۆیان دەدەن. بەڵام بۆ ساڵی 2024 وابزانم ئابووری لە هەمووی ینی لە ڕابردوش گرنگیەکی زیاتری هەیە مەسەلەی ئابووری. جگەلەوە کۆمەڵێک شتی تریش هەر بە گرنگی دەمێنێتەوە بۆ نمونە بابەتی لەباربردننی مناڵە، بابەتی کۆنتترۆلکردنی چەکە، ئەم شتانە هەر گرنگە، بەڵام ئەوش بەپێی دەنگدەرەکە ئەمێنێتەوە بەپێی ئەو خەڵکی لەکوێی دەنگەدەن و هەروە ئەو دەنگدەری دەنگەدا ئایا پیاوە یا ژنە دەنگەدا بۆ نمونە لەباربردنی مناڵ زیاتر هەتا ئێستاکە بینراوە لەلایەن دەنگدەرە ژنەکانەوە زیاتر گرنگی پێ ئەدرێ بەم خاڵە. بەڵام پێم وابێ ئێستا چونکە هەڵاوسانێکی زۆر زیاد هەیە لە بازاردا دەبینین نرخی شتومەک زۆر زیاد بووە، ئەمەش زۆر گرنگە بەلای دەنگدەرەوە. وابزانم لەسەر بنەمای ئابووری دەنگی خۆیان دەن کە زۆربەی دەنگدەران ئێستا بەپێی ڕاوەرگرتنەکان لە سیاسەتەکانی سەرۆک بایدن ڕازینین لەمەڕ ئابووری. ینی پیان وایە کارێکی ئەو تۆی نەکردووە بۆ کەمکردنەوەی نرخەکان، وەکو دەزانین ینی نرخی شتومەک لە ئەمریکا هەر لە کاتی کۆرۆناوە بەرز بۆ، بەڵام بە دوای ئەوەشدا شەڕی ئۆکرانیا هات بەسەرا جارێکی تر بەرز بوونەوەی بەخۆی بینەوە. ئەمەش لەگەڵ ئەوەیە، بەڵام لە ڕوویەکی ترەوە لەگەڵ بابەتی بێکاری بایدن کارێکی زۆری کردووە لەو بارەوە، ینی ڕێژەیەکی زۆری کاری با بڵێن دەرفەتی کاری هێناوە. ئەمەش شتێکە کە زۆر هەمیشە باسی ئەکاو یەکێکە لەو شتانێکە زۆر ئاماژەی پێکا، بەڵام پێم وابێ بابەتە گرنگەکانی کە لەم هەڵبژاردنەدا دەبێتەوە بابەتی ئابووری لە هەموو هەڵبژاردنێکی سەرۆکایەتیە باەخێکی ئێجگا زۆر دەدرێت بەو دەنگانەی کە هێشتا خۆیان یەکلان نەکراوە، تۆ یاخو پێیان دەڵێن دەنگدەرە سربەخۆکان، بۆ ئەم جارە ژوا دەبێ. بێگومان دەنگدەر ینی ئەمریکا زۆر کەس هەیە ئەوانەی کە دەنگی خۆیان یەکلانە کردوەوە. جا بەڵێن ئەم ویلایەتانەش کە گرنگی ینی ویلایەتەکان گرنگەکەی لەوەیە ئەبێ ئەو ویلایەتانی کە پێیان دەوترێ بە ئینگلیزیەڵەن سوینگ ستیت یاخود ئەو ویلایەتانی کە دەنگیان گۆڕانکاری بەسەردادێ، گرنگەکەی لەوەیە کە زۆربەی خەڵکی ئەم ویلایەتانە خۆیان یەکلانە کردوتەوە، ینی چاوەڕێی با بڵێن چاوەڕێی ئەواکەن بەرنامەی خۆیان بخەنە ڕوو لە پاشان هەڵمەتەکانی هەڵبژاردن کاتێک چڕ ئەبێتەوە لەوانەیە بچووکترین شت کاریگەری لەسەر دەنگی دەنگدەران هەبێت لەو کاتەیە. بەڵێ بێگومان لەم هەڵبژاردنەش هەروە دەبێت. بخۆ دەزانی لە 2016ەوە بە تایبەتی دابەشبوونێکی ئەجگار فراوان لە ناو ئەمریکادا هەیە. لە 2020 ئەمەمان بینی هەرچەندە سەرۆک بایدن بەشێک لە هەڵمەتەکانی هەڵبژاردن ئەوە بوو کە جەختی دەکردەوە لەوەی ئەم جیاوازی و ئەم دابەشبوونە نایەڵێ، بەڵام ئێستاش بە هەمان ئاست و بە هەمان ئەندازە بە گەورە دەیبینین. 2024 دەبێتە چارەسەر. بەڵێن ئەوەش ئەکەوێتە سەر ئەوەی 2024 چۆن ینی هەڵبژاردنەکان بە چ شێوەیەک ئەبێ. بەڵام هەرکێک ببێتە سەرۆک لە ساڵی 2024 ئەمە ئاستەنگێکی گەورە ئەبێ لە بەردەمی، ینی بێگومان ئەمە ئەبێ کاری زۆری لەسەر بکرێکە سەرۆک بایدنیش ینی ئەو ئاماژەی بەوە کرد کە ئەوە بێ بە سەرۆکی هەموو ئەمریکایەکان و هەروەها هەوڵەدا بۆ لەناوبردننی ئەو ئاستەنگانە، بەڵام لەگەڵ ئەوەشا ینی هێشتا هەرماوە زۆر دیارە بەڕاستی. زۆر بە خێرایی پێم بڵێ دانەڵد ترامپ ژمارەیە دۆسەی یاسایی لەسەرە. ئەمە کاریگەری کردووە لەسەر بازنەی دەنگدان بۆ ترامپ ئایانە نابڵێن لەبەروی بەپێی ڕاوەرگرتنە گشتیەکان کە ئەبینین لە کۆمارەکانە ئێستاش لە پێش هەموویەتی دانەڵد ترامپ. هێرۆ زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە چاوی واشنگتندا. زۆر سپاس. ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆیەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆیشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵێ.